لە ماوەی کەمتر لە ساڵێک قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 3 ملیار و 159 ملیۆن دۆلار زیادی کردووە. ئەمە جگەلەوەی لێبڕینی 121 موچەی فەرمانبەران بە قەرز لەسەر حکوومەتی هەرێم هەژمار نەکراوە. پەرلەمانتارانیش باز لەوە دەکەن کە دەڵێن داهاتەکانی حکوومەتی هەرێم شەفاف و ڕوون نین بە بەڵگەی ئەوەی قەرز زیادی کردووە بەهای دینار بەرامبەر دۆلاری ئەمریکیش لە دابەزینە. خزمەتگوزاریەکانیش لە هەموو ڕوویەکەوە پشتگوێ خراون. هۆکاری کەم نەبوونەوەی قەرزەکانی سەر هەرێم و یان خەلاس نەبوونی و یان ڕۆژ بەڕۆژ کە زیاد دەکا بەڵگەی ناشەفافی و ناڕوونی هەم داهاتی حکوومەتی هەرێمە هەم لە خەرجەکانی شێتی بەداخەوە بەرەو مەسیرەی نادیاری دەبا، یعنی بەرەو هەڵۆشانەوەی دەبا، بەرەو لە بارچووین دەبا، هەمووی لە ناو یەک خۆی دەخواتەوە. وای لێ دێت کە هەموو قەردار دەبێ و ڕۆژێک دادێت کە لە ناو خۆی بتەقێتەوە. بەڕاستی ئەو هەموو قەردا کە داهاتەکان هەرسەن زیاد بکات قەرزەکە زیاتر دەکات بەداخەوە. ئێمە باسمان گوتمان ئایا ئەگەر هەرێمی کوردستان نەوتی کڕیوە یان نەوتی فرۆشتووە بۆیە هیچ وڵامێکیان پێ نەبوو میوانانەی ئەو شەوەی بەداخەوە. بەشێکی تریش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان پێیان وایە ئەو قەرزانەی حکوومەتی هەرێم لە ڕابردوو کردوویەتی لە کاتی خۆی نەیداوەتەوە و بەشێکیشیان زیادەی چۆتە سەر. بەشێکی تریش دەڵێن ڕێگە چارە هەیە بۆ دەرچوون لەو قەیرانە ئەگەر حکوومەت گوێمان لێ بگرێت. زیادکردنی قەرزی حکوومەت لە 28 ملیارەوە بۆ زیاتر لە 31 ملیار دۆلار بەڕاستی جێگای باوەڕ نییە، چونکە ئێمە تێناگەین بەڕاستی لە ماوەی 8 مانگ چۆنە بێت حکوومەت 3 ملیار زیاتر لە 3 ملیار دۆلار قەرز بکات لە کاتێکدا ئێمە دەبینی لەو ماوەیە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، داهاتەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و حکوومەت تا ئێستا نەیتوانیوە موچە بدات، مانگانە لێبڕینی 121 لە موچە دەکات. هەموو کەسێ بێ بزانێت کە قەرزێکەکەی لە بانقێکا لە شوێنێکی نێودەوڵەتی یان لە ناوخۆ فایزیە چێتە سەر. ئەم قەرزانە کە فایزیە چێتە سەر تۆ نایەتەوە بە فایزەکەی بە زیاتر. ئێستا ئەوەی کە لە پەرلەمان بە ئێمەیان وتیان تەنها لەم چەند مانگەیە ئەو هەموو پارێ زیایە چوە سەر قەرزەکانمان، یەکەم قەرزی تر نەکراوە ئەبێ ڕوونکردنەوەی ترمان بنێ، بەڵام ئەمە سەرپێی بەردێکیان خستن ناو ئەم گۆمە و ڕۆشتن. منۆک پەرلەمانتارەوەی لەسەر شانمە بە دووادا چۆنی بووەکەم بە دوای چارەسەر ئاگەڕێم هەوڵ ئەم ئەوانەی کە لەسەر جادە بە خەڵک بە ئێمەڵێ پیان ئەڵێم هاوڕەکانیش هەموویەکەن، بەڵام ئەگە حکومەندەکان خوا بیگرێ ئێمەش لێرە دەست دەخینە بینە قاقیان و ئەو شۆ چیمان پێکردن دۆ خراپتران پێکەین. بەرزبوونەوەی قەرزەکانی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە لێبڕینی موچە بە ڕێژەی لە 121 بەردەوامە و نەخۆشخانەکان گرفتی نەبوونی دەرمانیان هەیە و کاتژمێرەکانی کارەبا کەمی کردووە و نرخەکەشی زیادی کردووە. جگەلەوەی بەناوی ڕێخستنەوەی داهات نرخی باج و ڕسوماتەکان زیادی کردووە. لەلایەکی تریشەوە حکوومەت بەهۆی دابەزینی بەهای دینار بە دۆلار 100 ملیۆن دینار قازانج دەکات. بە بڕوای چاودێرانیش حکوومەت سیاسەتی برسیکردنی هاوڵاتیانی بەکاردێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.